چەند گرفتێک دەهاتە ڕێگەمان وەک درەنگەیشتن بە تاقیگەکان و مانەوەی نمونەی پشکنینەکان بۆ کاتێکی زۆر، هەروەها تێچووی زۆر، چونکە دەبوایە چەند کارمەندێک و ئۆتۆمبیلێکی تایبەت تەنها کاریان گەیاندنی ئەو نمونانە بێت، بۆیە بیرمان لە ڕێگەیەکی تر کردەوە، ئەویش گەیاندنیانە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە. ئەم فڕۆکە بێفڕۆکانە بە شێوازێک دروستکراوە کە لە خراپترین دۆخەکانی کەش و هەوادا کاری خۆی دەکات. هەروەها بۆ گواستنەوەی ئەو نمونەی پشکنینیانی کۆرۆنا زۆر گونجاوە کە لە هاوڵاتیان وەردەگیرێت. توانای هەیە لە سەعاتێکدا 60 کیلۆمەتر ببڕێت و توانای هەیە 60 بۆ 80 میل بەردەوام بفڕێت. نزیکەی 80 نمونەی پشکنین بە یەکجار دەگەێنێتە تاقیگەکان. بەلای منەوە گرنگترین شت ئەوەیە کە بە زووترین کات نمونەی پشکنینەکان بگەێنرێتە تاقیگەکان و هەروەها بە زووترین کات ئەنجامەکان بگەێنرێتە دەست ئەو کەسانەی کە چاوەڕوانی ئەنجامەکانن. هەموو ئەم کارانە فڕۆکە بێفڕۆکەوانەکان دەیکەن. کۆرۆنا هەرچەندە کاریگەری خراپی بۆ سەر جیهان هەیە، بەڵام هەندێک داهێنانیشی فێر کردین. حکوومەتی بەریتانیا ڕێگەی پێداین کە هەر کارێک بکەین کە لە بەرژەوەندەی تەندروستی هاوڵاتیاندا بێت. بۆیە ئێمەش ئەم فڕۆکانەمان پێشنیار کرد. فڕۆکەی بێفڕۆکەوان کارەکانی خێراتر کردوین. بە باشترین شێوە کارەکان بەڕێ دەکەن و بە زووترین کات نمونەی پشکنینەکان دەگەێنە تاقیگەکان. بۆ داهاتوو بیرمان لەوەش کردوێتەوە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە خوێن بگەینە ئەو کەسانەی کە تووشی ڕووداوێکی لە ناکاو دەبن. کاتێک کە تیمی فریاگوزاری خێرا لە شوێنی ڕووداوە کە خەریکی چارەسەرکردنی کەسەکە دەبن، ئەوە دەتوانرێت لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هەر پێداویستێکی پزیشکیان بوێت بگەێنرێتە دەستیان، تەنانەت خوێنیش.